من فرمو محمد رسول محمود محمد رسول محمود خلشي بردانقي هاك صلاة إخوي قورة ديبي وريرة يجيك الله ينيانا بإيمان الحرد يجيك الله ينيانا والله تيجيك الله يبلع عملنا رسول والله عيب أختي كورك باي بوختي والله تلكي إشياء بدل لنا وصوزيو واتشواني أو دوغان جم لكنو واتشواني أو كودا بيهوالا زور باشا جنيان هنا يا هوا السينجل الله سينجل بوا بس هو جنيه ناوى باختيار بناسي كرش يجيك الله شيء أمد يجبن يا ربي زور باش كاك حمد بله لا قندي بردانقي بله برك بوم باسي أو قنديك بلان بيشوي باسي أو قنديكين با بزانين بو دلان شاوريان دول شاوري بيرا زا قربان للسورة نرى بقرا دي أو بدي السورة بني بالي أو الشاورية شاورية بو چان بيقول كي شاورة كاتي خوي سردمي خوشيتي ملي خالد أقاهاتيا أو شاهورة أقوتلي لشاري كوتشي ليرة أو لا لبرباية وكينا بيني زينوكا كاليني زينوكي بركوتشي شاركي دي شيري بو شاري أشكريا پشتی گوڵانێ ئەوێ شەرشارەوە بەڵاڵێن بە زۆری لێرە دانیشتێ شاهور پاشا گەورەی مالیکی ئەژدەر بوو لە پشتدەری ئەوەی لە پشتدەری گەورەی فەڕوق پاشای بووە ئەوە لە مەرجێ بووە گەورە قەڵا گەورەی نەمرودی بووە گەورەی خاوەرزەمینی بۆ ئیبێتواتی والحاصل أو شاي بلين وكو أورو برا جورة هنا وناصر وكمار هنا جورة همام وهتاوي إمزانة كده بلين معاشو خزينة وشتيوا هيش تك ببي شاهوري نكره دنا أما وكو بردرو بشدر إيه بردرة أو دي بشدرة أكو إن كاكلي أكو أنا شركة سقبلي من والله من شاوري مخوانا كا بلش بياوي آزاي ليبو ليتي سردمي ويش شاهور پاشا ئەمە جارێکی دیشم گێڕاوە لە تازیەکێ شاهور پاشا ئەگەلێرە بەجیل گرایە ئەڵێن بردەکیان لە پشتی قڕناق و پشتاشانیان هەڵداتە زیندانەکی لەوێ ئەلعانی ئەو زیندانە ئەڵێ بە ناوی شاهوریە زیندانی شاهوری شاهور پاشا دەنابڕێن ئەلعان مەسەلە بڵێن لەوێ هەورازی هەندێک ماڵی لێ بووین یەکەم کەس مەلا ئەحمەد عەلی و بعد براي ملا عثماني وأنا لمعركة جورة ولا برينجاني يعني خاندانيش بوا هر سردمي شورشي أيلوليش هريوانك بوا شور باشا أو ما كتفي بقسام كم زام خارجي ناخذ بردام بتباسي زعري لدور قا براي متويرو عولاي ماميو ليرانا زانا لو بري وها لو قرتي أو بري قبيبينيها أو تا أو بري أو خاني واني خزميوي أو بري لقولاني عجر السواق بابي كاكم زي أخي يعني بابي حمي كاكم زي حمي كاكم زي شبياو شي خاندانو ريكو بيكا لو أنا ناوبان زاني شو بيكني شي لو ميديري سور كاغا هبو بيانغوتي سور كاغا جابرين أجمالي خالي تاتي أو فتح كراية من ناخم أنا شجان بيا ربي أو فتح كراية أو منطقة هم مسلمان بود أنا هم قابرستان بود هم أديكو أدي قولوا عايزين كده تصل لبري مرجع بكعزة مسلمان بود ما ميزار وستن بكعزة تاريخ ميجوي هي زاق فتح كراية بله بزبط الشيري لبوي إيربيان شاورا أنا والله باكم أما أكوينو أكلي أكويني شيء مسألة دي شكلين برسي أو شيء أو معكوكا هر معكوكا حتى أشتري بسواية أو جاوا بيترخينا أو جاوا هلموندا أو جا كاروخا أو شيانو دست خوش بيم سپاس دكم بروبوم تسيا والله بروبوم أوتا أول سرعة قالوا راجي وش هناري قالوا راجي هندك جوان أفروشين إيدي شكنا السركو هنارك هناري شوية هناري هلا بجي هناري أري والله صوزش الكدوة بله صوزش ما كديا ماشي شتان بله ريولا ماشيش معنا بيشجع هنجويني شبيه هنجوينا كي باري شاغل بله هو شانو ماني اللي بدانا هو بيكا بخويا شكله مكنينا ده نا تمانجي شار لبش الغاني عندي ما تمانجي شار بلا برينو مانجي شر مانجي شار بولاونا عنديني زاوا أمن محمد أتوبع حكمي فلاعي بله إنسانش كإيش دكا بوي بروبو مش تعشي أري والله خوابي ده إما درمانك من بو هناوي پلان انرژی بختیار ونیا با پلان انرژی بو بینه اساو درمانت بو دینم بلا وندی کیکو اون لواکو او درمان رشکنی خو او درمان درجه ولا دست خوش بیم
چاو لێ بێ لە بۆ هەنجیری لە بۆ هەناری لە بۆ بامی لە بۆ خەیاری لە بۆ باینجانی لە بۆ تەماتەی قوربان پێی داکە و بڵێ تەوەکەلت عەلە الله ئینشاءالله لاخ و بەری دادێت ئاوەی کەمنان پێ دەگەڵ ئاوێش دەبێ ئەگەر ئاوێش دەبێ ئەگە ئاوت تێکت ئەوەش کەمیش بکەوە با دەگەڵەوە دەبەمایە دەبە بەما پن کردیا خۆشەویستان هەموو ئەوانەی فەلاحن پلان ئینێرجی باشترین جۆری دەرمانە بۆ بەروبوومەکان بۆی بەروبوومتان بە قەوەت بێ و لاخ و بەریدا بێ جاوە پێشێشی تۆ بێ سپاست دەکەم ئەوە من ڕسوو بەدەستی بەتاڵەوە نایە سپاست دەکەم کاک ڕسوو جایوان نابێ دەبێ شتێکن بۆ بلی خۆ من لەگەر بەرج ئەو دوو گەزانەبی خۆ حەیران و بەستە و شتم نەگوتیە بەڵام دوو سێ قسەیەوانە کێشە لە بۆ جێڕمەوە لۆم جێڕەوە لە بۆ بێڕمەوە فەرموو یاڵڵا ئەوە لاس ئەحمەدخانی عالی بابی عالی مەمەندی کوشبوو کە کوشبووی عالی مەمەندی زانی گوتی وەڵی دەستم ناگاتێ بیکوژمەوە بەڵاوە زۆر دوورە گوتی دەستم ناگاتێ بیکوژمەوە بەڵێ باشم خەزاڵی بینم ئەڵێ لەشکر و سپای خۆی برد لە بۆ شارە زووری ئالێ لەوێ خەزاڵ ڕاکێشە ئەگەر ڕاکێشە ناو عیلاتی مەلانەبی مەلا داودی چوو خەزاڵ کچێ مەلانەبی بووە برازای مەلا داودی بووە زارێگا بە دووی داچوو بە هەری لێ داچوو بۆ هەریری خۆندا خانزادێ گوتی لەشکر ئەوە دەبی کیبی وەڵی گوتی خانزاد ئەڵێ خەزاڵیان ڕاکێشایە عالی مەمەندی ئەگەر لاس ئەحمەدخانی بێ دەنام بکە ئەو وەڵاخی لە بەند و لە نەوی داژوا بە قەمچی وەڵی گوتی بەندەکەی داوێمێ گەیگولا سەولاسی دەدیە و سەری خازادێت بیتەوە بە قوربانی سەریە و ئاتونە ئازانیە لە دیوارخانێ ئەمیری قولی بەجانە لە عاشینەتی دەخۆش ناوەتیە و دەلادە و دەلادە با لە بەژن و باڵات بنۆڕم دەیگو خانزادە و خانزادی دەدیە و بەوەی کەم ڕەبیە و کەسی لە ڕەنگینیە ئامن بە چەند زێریە زەمانی قاسی دمگرێتە سەرێ و دەڵێ ئاوە خەزاڵیان بردیە و عالی مەمەندی و دەبی بچم ئەگەرە و شەولەک نەویبی بە حامەلە من نامینی دەگوتی لادا تێت و پیر بووی بە حامەلە من نەما گوتی وەرەدە گرۆیەکی دەکەین ئەمزل کێخۆ دامە و قولە هەڵدینمە تاگەم وەکنێتەوە ئیشکم نەکردنەوە مارە مەکە گوتی شەربی ببێت تەندورێ بە تەرکانی ژەم نەتوم ناوێ شەر دەکەم لەگەڵ خەزاڵی کردی و زارۆی لە بند و لێنەوی ئەگەر گەیە شاباشیان لێ ئەدان بە ناوی عالی مەمەندی شاباش داڵێ خەزاڵیشان لە بن پەردی و کەژاوان لە بن خیوەتێکێدانا بوو بەڵا خەزاڵێ ئەگەرە بن پەریێدانی نۆری لاسی ناسیەوە بەڵێ ئەلەویش سەردەمی ئەو دەمی پاسکەی ئەو دەمی چاوەشی داگۆتی لێدە شاباشی بە ناوی لاسی ئەحمەدخانی برازامی سەفینەوەی میداغات شاباش داڵەویش لێدان دو سێ شاباش و بەدەقانی پارەوێدا عالی مەمەدی تۆسم بگوتی کوڕم ئەو ژنە ئێمنەوە تۆ شایەکەت بۆ تێکدا لاس ئەحمەدخانی لاس دوژمنیم نەبابی منیا کوشتێ کاکە من کابراکەم پارە ماوێدا من نازانم تاخوا تێکێنێم جاڵێ تێڵ کردووە لاسی بان کرد گوتی هۆ عالی دەدیە ئەمەیان سێ خەنجەر ما لە بابی توداین ئەوی هەژدە خەنجەر لە من وانەکردن ئەتووەرا من بکوژە لە تۆڵێ بابت ئەوە خەنجەر بم کوژە سێ خەنجەرەکانم لێدەوە گوتی نە ئەڵێ ئیلا بۆوانەکەکەین بە مەیدان وەرە با مەیدان بە خەنجەران لێکدەن زارێ خەزاڵێ بەندەگاویتە لاسی گوتی هۆ لاسی دەدیە و سەری خەزاڵی بە قوربانی سەریەت خوا لە غەریبیان سرم نەکەینەویە ئەمە قابلی وا خوێریانی هەر قابلیتمی کەسی دینیە جاڵێ مەیدانیان لێک گرت ئەو باڵبەستویە و کەسەی گوێم لێ بووە ئەگەر پەنجەی دەستی گرت ئەوە هەر پێشخانکانی فڕکەی خوێنی ئاڵی ئەلێ دایە بەرخەنجە ئەوی هەژدە خەنجە لەوی داوی ئەوی سێ لەویدان کۆتۆباری کێبریناندا ئەڵێ کوشتی لە حەرزەیدا
خەزاڵ ئەویش بریندار بوو ئەوان مەرکی خۆ بردەوە لە بۆیان نەبوو هجومیکەنێ قانون هەبووە ئەڵێ سەرێ سەرانی خۆدانا فرمێسیە ماگوتیەوە بۆم خۆ دوژمنم کوش بۆ گریەی بڕۆ هەژدە خەنزەیە هەژدە دختەران لۆ بانکە هەچی زووتری بینێ خۆ چاکەی سەرڕای حەقەکەی ئەسپەک و شیرەکانیشی بدێ ئەڵێ دختەرێکی لێغەیان بوو ئەلێ گوتی خەزار ئەو دختەرم لێی غەیانە بێگرە گوتی چی وتی ناو پاچە شێخێکیکە نەکەنەوتەکی پێداکەوت بیکوژە زاوانە هەردوو لە سندوقی سەریگۆ ئەو دوو گەنجانە هەرسێکیان کوشتن عالی مەمەندی و ئەوی دیکە و پیاوی ئەوانە بوونە بە سندوقی سەری دەناوە دوورە بە دوو سێ شەوان نابڕێ بە دوو سێ شەوان نابڕێ یاڕەبی بەخێرەوە چاوی من سەر عەمرە چێم ئەخوا لە عاتێ خۆشەویستان و ئازیزان هاتوین لە خزمەت پورحەلیمێ پورحەلیم بۆ خۆی زەحمەت کێشە لێرە لە لادەی مانگای هەیە یعنی ها کە دەیبینن خۆی ئەوە ڕەسەناتیە تێگەیشتی پورحەلیم ماندوو نەبی سەرچاوم خێربی سەرچاوم خێری کاگرەست و باشی ئەحواڵە چۆنە سماچەکەم خێربی سەرچاوم پورحەلیم بە چوە خەریکی لێرە چ بەخێو دەکەیت وەڵای لێرە ئاژەڵ بەخێوەکەم مانگا و گۆلکە و مریشکە و ئەوانەنە جا لادێ بەوەی خۆش ئارێ وەڵا لادێ بەوەی خۆش ئەوە سەوزەمە و زەمان کردووە و هەڵێ بڕمە و دانێم ئەوە تەواو ئەچمە بازاڕ ئەی فرۆشمەوەی کەمە پارە و دیمەوە بە شتێ دەم و ئەی خۆی یاخوا لە حاتێمەکەی یارمەتی کاچی دەدا دەست خۆش بێ خۆی ژنێ ڕەسەن خزمینە ئاوایە دەبێ هاوکاری هاوسەرەکەی بێ پورحەلیم یەکێکە لەوەی کە زەحمەت کێشە لێرە بە بژێوی ژیانی خوانی پێ بەڕێوە دەبن لێرە کە مەسەن دەڵێم ماڵات بەخێو دەکەنەوە سەوزەشیان هەیە بەختیار سەوزەی لێ دەکاتەوە بانیان زوو دەستە شاری دەیفرۆشی و خزمینە ئیدە شاری هەتا دووسێ تێشتە خەوان دەکەن هەڵناستن نەوەڵا پورحەلیمەوە هاتۆتەوە لە ماڵێ ئەتو جیاوازی ژنی شاری لەگەڵ ئیلادەی چۆن دێ زۆری فەرقە زۆری فەرق ئارێ وڵا زۆری فەرقە مە سەعات چواری هەڵستین بەیانیان مانگەیانە چی لە بۆم دینیتەوە منیانە دۆشم ئەویان لێ ئەخوڕێ شیریە کوڵێنم نانێکەمە پەنیر ئاوجا سەوزی هەڵە بڕمەوە سیارە تەلەفۆنی لێ بۆ کەم سیارە دێ لێرە ڕائەوەستیت و لەگەڵ ئێسمە ڕانیە گەرەسمە ڕانیە خەڵک سەعات نۆ دەیدێ ئەشتیا کڕێ ئەمن نەشتەکەی فرۆشم بە پوخت و ڕەختی و پارەکەی نەخت بە ئەشتە دەم و دینمەوە لە قتۆمی منداڵەکانی داوێ زۆر باشە باسی کاچی دەکەین چۆنت ناسی کاتی خۆی ئەو پورزاین ئەمە پورزا یاخوا لە عاتێ بتکەی وەڵای دەڵێ کورسی ئەمسەیە پێم خۆشە سەردەمەی ژن بەش نەبوو چ ئارێ وڵا ژن بەش نەبوو خوشکی بە من دەیادایەتێ برایم کەڕ و لاڵە ئارێ وڵا کەڕ و لاڵە بەس ئەمیش بەوەز بووم ژیکەڵە بووی هەر یەکسەر تیری قودرەتی لێدا بۆ خۆشی ژیکەڵەیە ئارێ بە خۆشی جوان بوو ڕێک و پێک بۆ دیکو توش ئارێ وڵا وەنیە پێکەوە زۆر باشە سەرکەوتوبی لەش ساغ بی تەمەدرێت بێزان بێ ساوە خەریکی دەبێسی خەریکی مانگا ئارێ وڵا خەریکی مانگا دەبڕۆ لە حاتێمت کێوی ڕەبی ڕۆسپی بێسەر ئەو چاوداجان سەر چاوەکان چاکی ناخۆنەوە چاکی ئین کاریم دەگەڵ مەکە هەندێک سەوزەش لەوە هەڵبڕمەوە سەلامەت بیشەڵڵا ماڵە داوەدان بێ زۆر زۆر خدا عافیز خدا عافیز خدا عافیز خۆشەویستان و ئازیزان ئێمە لە گوندە جوانەکەی بەردانگەین لە دۆڵی شاورێ دەچینە ماڵە ئەنجومەنی خۆی دەبێت لە ماڵە ئەنجومەنی ڕادەست پێ بکەین بەڵام ئەمە پێ هەڵا ڕۆیشتین ئەو ڕێزکەیەمان شکان دەگەڵ بەختیاری بەختیاوەرەوە چینە ماڵە ئەنجومەنی یا الله بسم الله توكلت على الله بو مالي أنجمني كاكتا سلام عليكم شلوني أحوال باشي سعد باشا تساوكي بخير باشي يا أخوة بخيري زور باشا مري فرمي أنجمني قندي بردانجي مري وخوتي بخوم كاكتا هاي كاكتا فرم بابري فرم يا الله الله دانش فرم بسم الله الرحمن الرحيم قربان دبرت ولا دانشه ولا دانشه سايمن باشي يا اخو باش يا اخوة بخيري تتساوي كاكتا أبزر ما دونبي يا أخوة بخير بيس تتساوي نور بخيري قربانتم كاكتا جنابت أنجمني قندي بردانجي بري بردانجا چەند ماڵە بەردانگا ڕێژەی ماڵی گوندی بەردانگەی زۆرە بەشی زۆریان لە ڕانیەنە ئێستا تقریبان لەوانێ 65 ماڵ لی دەبێ بەڵێ ئێوە لێرە سابتن وڵێ چی بۆ کراوە گوندەی وڵای گوندە ڕێگاوبانی باشە بۆی کراوە مەکتەبی لێیە پرۆژه ئاوێشین کاتی وەختی خۆ بۆ کرا بەڵام پرۆژەکە کۆن بوو ئێستا بەخوای تۆزێک زایف بووە
ئەرێ وڵە کاکتەها خەڵکی ئەو گوندەی بەچووە مەژوڵیان داهات و بەروبوومی ئەو گوندەی چییە؟ وەڵاهی بەروبوومی ئەو گوندەی بەشی زۆری ئێستا خەڵک لەسەر باخچەی هەنار و هەنجیر و ترێ و تەماتە شتانە بەڵام بەشی زۆر زیاتریش ئاژەڵداری وەکو چی ئاژەڵداری مانگا و بەشی زۆری مانگان لێرەکانە حیوانی لێ بەسکەم زیاتر مانگا مەڵێ زیاتر مانگێ زۆر باشە کاکتا هەموو گوندێک بە شتێک بەناوبانگە گوندی بەردانگەی بەچ بەناوبانگە وڵا ئەجارێکەشەوە گوندەکانی دیکە هەر بەتری و هەنار و هەنجیری هەر بە شتانە ئێستا بەشی زۆری هەنار و هەنجیر و ترێ بڵێ ساوێکە ئیخۆمانە ئەوەی خۆمانە بڵێ خۆشەویستان هەمیشە زوو پێم دەڵێن ڕەسوو چ وڵاتی نێشتووە لە گوندان هەچی بێ هەردەی خوا ئێدە وەڵای بابم لە گوندان هەروە بچێت ماڵەکی دڵنیا بە ئیزنت نادەنەوە چی دیش بە مەڵێن هەمووش شتت نێشت ڕەسوو فەرموا بخۆین بسم الله ئەو مستەوەڕانەی نانە چاو لە من دەکەن قوربابین بێت بەخیار زۆر خۆشە دوا خۆتووە ئەگەر تەماشاکەین قەدیم لە گوندیڕە شت دەچۆ بۆ شاری ئێستا لە شاریڕە حەکس بۆ تۆ شت دێتە گوندی هۆکاری چییە کە ئاوایە؟ وڵی هۆکارێکی ئەوەیە ئێستا بڵێن لێرەکانە هەرچی دەیکرێکە ئێستا شت نابێت زۆر بەزەحمەت شت دەبێت و کوتەماتە و خیار و شتانە کەم زۆر زەعیفن هەرێ وڵە هۆکاری وێ لە شاری زیاتر هەیە بەدەر با تایبەتی لەوانەیە کە لە دەرەوە ڕادن ئەوە باسی ئەوتت کە بەری ناگریش زەعیفەوە نیە بڵێ زۆر باشە ئێمە دەرمانێکمان بۆ هێناوی پلان ئینێرجی بەختیار پلان ئینێرجیە بەختیار وەنیە بەڵێ ئەو دەرمانە بە کوالێتیشی بەرز دروست کراوە لە وڵاتە بیانیەکان دروست کراوە بە ئومێدی ئەوەی پێیداکە و ناوی خوای لێبێنە ئێستاوە پێم گوتووە بهێنی ئەو دەرمانە ئینشاڵڵا نەجاتتان دەبێ لە زەعیفبوونی بەروبووم دەستت خۆش بێ زۆر سوپاس هەر بژی کاکە خەڵکی ئێرە دەگەڵ گوندەکانی دەوروبەر ئیلاقەی کۆمەڵاتیان چۆنە؟ وڵا لە خوای بەزیاد زۆر باشی پێم بڵێ لە تەنیشتان کام گوندێ و لە دەسەڕاستان چێە؟ لەو لە دارەبەنە لێرە بە پشتەوە ناوەزینەیە بێردبیە گوڵانە بەسەرێ مێدێرەیە بەو دیویدایە پاشتەران و گوێزکەرانی پێ دەڵێن بەو دیویدی خۆشناوەتی خۆشناوە ئیلاقەی کۆمەڵاتیان بە ژن و ژن خواستانەیە پێکەوە بەڵێ بەڵێ هەیە زۆر چاکاری بەختیارجان بۆمان بێنە دەستەکەت خۆش بێ کاک بەختیاری وێنەگیری خۆم جا کاشی من ئەوە تا چاو لێبێت دەلێ بۆ ترێ بۆ هەناری بۆ هەنجیری بۆ بامیان بۆ خەیاری بۆ تەماتەی بۆ هەموو شتێک دەبێ بەختیارە تۆ ئەگەر بهێنی پێش چاوەکەم خۆشویستان ئەوە پلان ئینێرجی باشترین جۆری دەرمان بە کوالێتی بەرز بۆ هەموو بەروبوومەکان بۆ شتانێکە بەروبوومیان زەعیفە بەکاری بێن و ناوی خوای لێبن بێنن ئینشاڵڵا بەروبوومێکی چاک و تەندروست ئینشاڵڵا ئەوە بۆ زان و ئازان ئەوە کە دەیبینن توی وشکراوەیە دەڵێن دۆشاوی توی لێ دروست دەکەن خۆشەویستان دەڵێن تو باشترین دەرمانە بۆ ئەوانەی خۆڵۆنیان هەیە جارێەوە خوڕەخوڕێک دروست دەبێ بیلا مەعناشی ناهێڵی دەرمانە ئەمیش دەڵێم با بە خۆ بخۆم یاوی قایم بێت چاترا السلام عليكم بازي استي شلوني احوالك شلوني تندرستي شلوني بخير سرتام باشي خوش بيا اخو بازي استي دقل ما الله توشتيوات شلوني والله عيماني باش لاخوي بزيادة قد حيبت نبي ان شاء الله خوش بيا اخو خوش ويسان وعزيزان سبونسري ايما كريس باشترين شامبو وا بختيار او شامبويا بو زرشدن و دەتوانین زیرانی پێ بشوی خۆشەویستان بۆن بۆنێکی خۆشی هەیە و بۆنی دەمێنیتەوە و کەفێکی زۆر دیارە سپۆنسەری سەرەکی ئێمەیە تاکە بریکار لە بیتوێن و پشدەر کۆگای تۆ سووران خاونی کاگوتەلیب ئێوە دەتوانن سەردانی کۆگای تۆ سوورانکەن بۆ بەدەستێنانی کریس و کریس لە هەموو مارکێتێکیش هەیە بازی ئەستی ئەومان بۆ ئێوە هێناوە جلانی پێ بشۆ
بۆی کاکتای بۆنی قاتەکانی خۆش بێ فەرمو پیرۆزت بێ ئینشاءڵڵا هەر ئاوادان بێ خدا حافیز گوندی بەردانگا گوندێکی خۆشە بەختیارە ها هەنارەکان دەڵێن هەنارەکانمان بە زۆری هەڵا بزان چون هەنارێکی باشە و لەخۆی بەزێت بێ ئاوی چاکیشی هەیە بەختیار وەرە بەختیار وەرە کاکتەها ئاگای لە وڵاتینی وەرە بەختیار وای خوای تەبارەک و تەعالە چاو بەختیار وەرە بەختیار وەرە چاو بەختیار چاو لێ دەبەرت مرم ها بەختیاریان ها حەزیزی لە دڵا شیر نەچێم خۆشەویستان بۆ خۆت ئەگە لێوەکەی چەند خۆشە چاو ئەیلۆ بسم الله أخوة خوشة أخوة خوشة ما بيمكن فور فاتمي يا الله ولا بسم الله الرحمن الرحيم فور فاتم جان سلام عليكم شوني تعشي سلامتي يا أخوة بخيري سرتاوان عوض دقت لشوي قلبو دقت لشوي قلبو عوادان يشتوي ليلا والله زهر دانشي ليلة دي سبت دبل خوار وصاوي كدوين أديكو فور فاتم جانا تسد كدوا با 108 وشتدنا كدوا واري والله أكدت نقا خواب دا وقا خواجنا دا سبكين دي بدانشي هر بو خود كدوا أري والله اللي بخوما دشي وبا 108 زانشن خوش أري والله خوش بخوابوني روج الريق در أري والله ديكو قابلة فور فاتم لم يجي ليرة دشي أري والله لم يجي ليرة زور باشا أوي كا مثلا برك دنجالي نهال فور فاتم باشا مالت خدعنا فور فاتم ضل زور بيرة ذكرت أري والله لما قال لك بيرة كتو داليرة بين لدايق بينو جادي سبكين وني ساعة کاکتەها زام زۆری تەکلیف لێک توێتی وەرەکەن بەڵام هەر ئێرە خۆشترە بوو الله زاهر ما خۆشتە هەر لە جێوڕێ خۆشتنی لە ماڵێ خۆ سەماوەری تێداوێ زەی سەماوەری زە لەخوای بەزیاد بێ کاکتەهاش زۆر چاکە خۆمو دەمێ هەر لێرن کوڕەکەی لە بۆ خۆی وەنیا یا ڕەبی خوا لێت نەستێننەوەکان کاکتەهای ئینشاءڵڵا هەر سەربەرز بی پور فاتم کاتی خۆی ئەتو هەر لەو گوندەی بووی ئەگەر مێردت بە ئاغایکت هەر لێرە بوون خزمی یەک بوون دابوو نەریتی ئەو کاتەی چۆن بوو پور فاتم مەسەلەن کابرا ئەگەر خوشکی نەبا مەسەلەن ژنی پێ نەدەهات قەدیم وەنیا ئەوە ژن بەژ نەبووی تو ناوەڵڵا ئەمە ئامۆزایەتی بوو هەر مام و برازایەتی بوو ئەو گۆرانی فێری ئامۆزا تۆ باڵە بەرزی ئامۆزا هەر بۆ من فارزی ئاغای توێتی ئامۆزا هەر بۆ من فەرزی گەرنیشی ئازا دەکەی گەرنیشی ئازابێ ئەڵڵا گەردەنی ئازابی گەردەن بە ئازاکردی یاڕەبی جێمای بەهەشت بێ چانیا خۆیە کوڕەکانت لەخوای بەزیاد بێ کوڕی باشن و ئەوەیە من بە خزمەت کاکتەها گەیژم کاکتەها شەکرە کوڕە ئەتوشی زۆر خۆش دەوێت وڵامیشەوە خۆشەوەی زادی ئەولاد نییە بەریە وەڵا بەڵات وەڵای ئیوا ئەولادی وا شەر بێ چاک نییە ئینشاءڵڵا هەموو چاک دەبن نانە هەروە ئەتوو چەند کوڕتن کاکتەها و محەممەد کاک محەممەد شەر لێرەیە ئەری وڵای شەرا لێرێ بەڵا ماریان لەسەرەوەی ماڵێ لەسەرەوەی بەڵێ زۆر باشە پور فاتم قەدیم ڕحم و بەزەی زیاتر نەبوو بەری وەڵڵا دەستە خوشکوشتت هەبوو سەردانی یەکدی و دەکرد ئێستا ئەوەنە وڵی کۆ هەر دەستە خوشەکە بۆ دایزبارە توتن چەقاندن بۆ بجارکردن بۆ شتیوا لە بوو مەڕوشتی و هەبووە بەخوای ئەریوەڵ ئەمەشە بوو بە قەدیمی بەڵا کەم دەچونە شوێستانێ کەم ئەریوڵات چوین ماڵە مام نەچوین بەڵا ئەمەشەگەڕوانە چوین حیوان نەبوو نەگەڕەوە ئەندا بوو نەخۆنەوە دەنا نەبوو ناوەڵڵا یا ڕەبی تەمەند درێژ بی لە ساغ بی ئینشاءڵڵا مەحفوظ بی ئینشاءڵڵا لە خزمەتت دام دەستت ماز دەکەم ئیشەکارە فقێتدا خۆیان خوا حەمەت درێژکە یا ڕەبی ئینشاءڵڵا پور فاتم گیان یا ڕەبێ لە خۆشی دابێ خدا حافیز بەخوات دەست پێرم خوا حافیز چاوەکەم خوا حافیزانی مەزن بە ناوی خوای گەورە خۆشەویستانی ئێمە هەر لە گوندە جوانەکەی بەردانگەین بەڵانەوەی کە دیتمانە و دیزاینەی کە لە شار هەیە حینیشتیش لێرە لە گوندەکان هەیە و بە تایبەتی لە گوندی بەردانگەی خۆشەویستان خزمینە سیمای لادەی ئەسڵی ئاوایە کاتێک بەختیارێمە
ئەوەی کە دەیبینین قڕوبەرد کاتی خۆی لە لادەی خانوو بەو شێوەی کراوە جارێوا مەسەلەن ئەوە لە بنەوەی جێگای مانگا و مەسەلەن ئەو شتانە بۆ لە سەرش خانوو بۆ لی ژیاون ئەوە سیستەمێکی زۆر باش و ئەوەی هەیە کە لە دستاناندا گەرمە و لە هاویناندا فێنکە باب و باپیری ئێمە کاتی خۆی لێرەدا ژیانیان بەسەر برۆ بەڵام ئێستا خانووی ئێستا باوەڕت بێ بۆتە سزن بڕۆ چ لە شاری چ لە لادەیەکانیش ئەگەر هاتیە دیلاقەت هەڵدا دیوی ئەو دیوی وەک سزنیەوە هەمووی ژوورە خۆشەویستان تەماشاکەن چەند جوانە ئێستا خانوو دروست دەکرێت کابرا هەتا دەرکا ماڵت خەرانە بێ پێشەوەی بگاتەوە بە کۆنتترۆلی دەکەنی تەماشایگە شتێکی سادە و زۆر جوان سیمایشی جوان ئێستا لادەیەکان ئەو سیمایی لە دەستداوە بەداخەوە هەمووی فەرقی جیاوازی شاری لادەی نییە بەختیار گیان چاوەکەم وەرە مەمیانە مەمیانە مەمۆ مەمیانە مەمیانە مەمۆ هەی کارە کێوی مدوونە مەمۆ لەو بازێ بەتڵوونە مەمۆ لەو کەریان لادوونە مەمۆ هەی کارە کێوی مسێنە مەمۆ لەو بازێ عاسێنە مەمۆ لەو کەریان لە سوێنە مەمۆ هەرکارە چێویم ساڵن مەمۆ لەو بازێ بەدارن مەمۆ ڕاوکەریان لێریارن مەمۆ هەی مەمیانە مەمیانە مەمۆ مەمیانە و نامەمۆ هەیوانە کێم هەڵێ خێر ئەو هایوانم بەشینی و مەحبوو بەگدانیشتیە و نانچێبە پێیدەژیم ناوێ خۆی گەڵدینی ناوێ خۆی داگەڵدینی لەیلایە بۆ کوی داچاو ناوێ خۆی داگەڵدینی هەیوانەکەم هەڵێ خێر ئەو هایوانم بەروێوە محبوبك داني شيو دوكوك لليوة الليوة دبجيه استاو بابروين دنيا لمنوت وشيوة خۆشەویستان و ئایزان دیارە ئەوڕۆ گەنمی دەدورنەوە کا قارەمان هەرەوەزێکی هێناوە هەمووی ماشەڵڵا یەکەیەکان کا قارەمە ماندوو نەبێ بەخێر مێکا عومەر هەربژی کا قارەمان ئەوڕۆ گەرمی جەنابەت دەدرونەوە تاخیر نەبووی بەڵایی تۆزێک تاخیر دەکات دەکەی بەڵام مێرە بەحکومیەوەی دەڕاستە و شتی بۆ نایە هەر بەدەستەی درونەوە دەبەرەوەش ئەو گەرمەش تۆزێک ینی ئاو درابوو ئەگەر ئاانی ئەومان نەدابایە دەبێت پێشتا درووە باوە زۆر باش کا قارەمان میوانەکان لە شوێ ڕاتون ژیانی هاوکاری ئەو دۆست و خزمەتی هەمویان دۆست و برادرن هەرێکیان لە شوێنێکەوە هەیە لە ڕانیەوە هاتووە هەندێک شەهر جیران و ئەو گوندانی لای سەرێن گوڵان و ئانە کاکسۆران لە گوڵانی ڕاهاتیەوە زۆر خۆشە شتێکی بۆ گوتین ئەوەی کە هاتوون مەسەن ئەوڕۆ لێرە هەرەوەزەوە هێندێک پێی دەڵێن زبارە هێندێک پێی دەڵێن هەرەوەز نیوڕۆ چیان دەدەی وەڵی زانیوە ڕۆیە ئەو بریشی خۆماڵی بۆ کوشتنەوە کاکە خزمینە مریشی خۆماڵێ چاشی داوەڕێنێ دەبەر و مرم مەزبوط بە سۆران ئاگار لێ بەجەر گوڵەکەی دەخۆیەت و قدیم خۆشەویستانەوەی کە قدیم ئەو دروێنە دەکرا ئەمن بیستومە لەوانەی کە بەتەمەنن دەڵێن لە باین تا ئێوارە دروێنان دەکرد نان و دۆشیان دەخوات یان ڕۆنەکەران دەخوات یان پەنیریان دەخوات بڵێن ئێستا گۆڕاوە کاکەم خۆماڵی نەبێن نایخوا دەڵێن قورسە ئێستا کەم تریش مەسەرەن ئەوەی کەماوە لە گوندەکانمانە زیاترەوەیشی تەکنەلۆژیا بۆی تەکنەلۆژیای دەڕاستە و سوزانم ئامێری پێشکەوتو بەڵام هەموو وەرزشیشە بۆ خۆ دەتوو واللهی وەرزشە بەڵام ئیشەکە ناخۆشە بەخوا قورساڵ ناس بەخوای ئەگەر بۆ وەرزشی بە وەرزشەم هەر ناوێ هەر بژی سەرکەوتوو بن خی گەورە بەرەکەتی بخاتێ ئیشاءالله دەست خۆش بێ کا قارەمان فەرموو دەست پێ بکە بە کاتی ئێوەشنەی دای دەبەر و مرم دای کاکە دای جان 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 خۆشەویستان دیارە هەرەوەزەکە هاتوون ئێستا ئیسراعەت دەکەن کاکم لێکە لێکە پێدا دەکا کاکە ڕەش دەبەرت مرم کڵاندوویەتی
خۆشویستان لێرە ئەوەی باشە لە لادەی هەمیشە ژیانی هاوکاری و هەرەوەز و هەماهەنگی هەیە هاوڕکا قارەمانیش دیارە هەرەوەزەکەی ماندوو بوون هاتوون ئیسراعاتێککەن بەڵام ئێمە پێمان خۆش و شتێ هەڵکەن جا ئەوە کاشی دەدەم دەبەرت مرە ماندوو نەبی دەستی شت خۆش بێ بۆ براتی و بۆ هاوکاری کاوڕاتون یارمەتی کاشی دەدەن بۆی جەوەکی خۆشکەین فەرموو جەنابەت شتێک وڵ ئەوەش مایکەکەت ئای فەلەک ڕاست بڕۆ فەلەک ڕاست بڕۆ فەلەک ڕاست بڕۆ فەلەک ڕاست بڕۆ مانگی مێ جوانە و یاخو مانگی تۆ مانگی مێ جوانە یاخو مانگی تۆ سێزار بەو مانگەی خەرمانەی داوایە و سێزار بەو مانگەی خەرمانەی داوە و ئێستا مەیلی تۆم با کەس ناداوە ئێستا مەیلی تۆم با کەس ناداوە و هەر شەوێ بەرزە با بیکەینێ بە ماڵ هەر شەوێ بەرزە با بیکەینێ بە ماڵ تێیدا دانیشین بێخەم بێخایاڵ تێیدا دانیشین بێخەم بێخایاڵ فەلەک ڕاست بڕۆ فەلەک ڕاست بێڕۆ فەلەک ڕاست بڕۆ فەلەک ڕاست بێڕۆ مانگی مێ جوانە یاخو مانگی تۆ مانگی مێ جوانە یاخو مانگی تۆ یاڕەبی بەخێرەوە ئەو دەنگەت هەروە خۆش و زوڵال بێ کاکە گیان ئەسپاردەی خوای گەورە بن لەش ساق و تەمەندرێژ بن ئیشاءڵڵا بەرەکەت داریش بێجا من بەجێ و دێڵم لەسەر بەناوی خوای گەورە بەناوی ێزنانی مەزن خۆشەویستان لە بەردانگەی لە نێو خزمانی بەردانگێ کاکی تەماشاکەن شیرێکی وێ دەین هەنی جوونگەدا دەی بۆی بسوڕێنە بەختیار سەلام عەلەیکوم چۆنی چاچی تاوەکەیفی بێم زەڕەتی ماندوو نەبی ئیشاءڵڵا خەڵکی گوندی بەردانگەی سەلامەت ئیشاءڵڵا بە چوە خەریکی والله بۆ سەوزە مۆزانەوە خەریکم لەروکانەوە لەگەڵ سەوزەی خەریکم سەوزەت کردووە هەر بژی سەرکەوتوبی لە شوێ ساقی دەکەوێت لە شوێ دەیفرۆشی وڵە قوربان لێرە بۆ خۆمان دیکەین لێرە خەریشین وردە وردە سەبر سەبریش ئەیبین بۆ ناو شاری ڕانی لێوێ دەیفرۆشن خۆشەویستان لێرە ئەو سەوزەیە بە ئاوێشی زۆر سازگار ئاو دەدرێ خاوێن دوور لە هەموو نەخۆشیش یاڕەبی هەموو لاشی لە هەموو نەخۆشیشی هەر دوور بین و خوای گەورە ئەو دەردە پیسەش لا بە بڵێ ئامین زۆر باشە چت کردو جا هەر کەوەرتیان کەرەوز قوربان کەرەوزم هەیە کەوەرم هەیە جەرجیلم هەیە سەڵقم هەیە کورۆخۆ چین پڕ لە شتی جوان جوانە بریاوز گەرشت نشێشە باوەرە کاک سەلام ئەوەی کە دەیبینێنە تۆ کەوەرت هەیە کەرەوزت هەیە جەرجیلت هەیە کامەیان زیاتر ڕەوازی هەیە بۆ بازاڕی وڵا قوربان کەرەوز سەرەکی هەمووانە سەرشی بەڵێ لە دوایوی تەڕەتیزە لە دوایوی کەوەر ئیدی سەوزەکان بە حام باشن ئاخیرەکەی جەرجیل ئاخیرەکەی جەرجیل زۆر باشە وەرە بابسی کاک سەلام لێرە جەنابەت باغت هەیە زیاتر مەسەلەن چت هەیە لێرە وەڵی وەکو باغمان کەمە بەڵام بەشی خۆمان هەنار و مێ و جا بڵێن سێ و خۆخ و ئەنوەحشت بەشی خۆمان هەیە زۆر باشە سەرچاوی ئاوی ئەو گوندەی لەکوێوە دێ سەرچاوی ئاوی ئەو گوندەی چەند سەرچاوەیەکمان هەیە سەرچاویشان لەو پشتەوەیە بەڵام ئەو ساڵ بەداخەوە وشک بووە سەرچاوی شارانی پێڵێن لەسەر پڕاوانمان هەیە هەر بە هەمان دەسوور لە ناو گوندی داکانیەکمان هەیەکانی ئاڵی لێ ئەویش تقریبن جۆگایشی لە خوارمە ئەگرێتەوە ئەویش بە هەمان دەسوور جا بڵێن پێ بە پێەیە کانیامان هەیە بەس بەداخەوە ئەو ساڵ لەگەڵ ئەویش کە ساڵەیە وردە وردە بەداخەویش بیرتان لێداوە لێرە بەڵێ بیرمان هەیە بیریش نەبێت ناکرێ وایە ئەمە دوو بیرمان هەیە بیرێکمی برایشی و یەکمی خۆی لێروکانە ئیشیان پێەکەم دەناو ئیشە بەکانیاوی ناکرێەوە باشە ئەوە جۆگای سەرچاوەیە دێت تەڕای ئاوی دێوە نەیە دەیخوا گەورە ئینشاءڵڵا ساڵان دەستاویش پێدەدات
ساڵان کوڕ ئەو کاتانی یەک ئاژۆر ئەوی پێدادا چەند ساڵ بەر لە ئێستا ئینشاءڵڵا خوا گەورەیە خوا گەورەی ئینشاءڵڵا خوا قەرەبووی هەمووی دەکاتەوە کۆخیشت هەنا خۆت ماداوە غەدداری بۆندار زۆر باشە خۆشویستان کۆخندین بەربوونەوە لە دەستی گرتوون بیلاماناشی شتێکی جوانە خۆشەویستان پێویست ناکە تۆزی شەریکەی پێوەدە بەرد دەبرم بەختیار داگژێنی یەکسەر دەبێ بشوینەوە خۆشەویستان دەڵێ دەبێ بشوینەوە لە ڕووی تەندروستیەوە ڕاز دەکا نابێ ئێحمال بین حەچەند دەرمانشی بەکار نهێناوە بەڵام هەروە زۆر باشە خۆشەویستان کاتی خۆی توانە ئاوەدانی ڕاستیان فەرمووە گوندی بەردانگا گوندێکی خۆشەوە تا ئەوەی دەبینی سروو شتێکی جوان کاکسەلام لێرە هەم سەوزەی کردووە هەم باغیشی هەیە ئەمە سەوزەکەی بەو ئاوەیە کە ئاوێکی سازگارە بە ئومێدی ئەوەی هەموو لاکتان تەندروست باش و لەش ساغ بن بێ ئەوە ناخۆش ئەخوا خۆشە خۆشەویستان و ئایزان بەو شێوە بەو جۆرە هاتینا کۆتایی بەرنامەی خۆتان دیدەنی بەرنامەی ئەو جارەمان تا بەرنامەیەکە تا بە یەگەشتنەوەی هەموو لاک بەخوای گەورە دەستپێرین ئەوەمان بیرنەسی سپاس بۆ سپۆنسەری سەرەکی خۆمان شامپۆی کریس ئەو شامپۆیی کە هەمیشە جلەکانتان بە بۆنخۆشی دێڵیتەوە مێ دەکەین نێوەش بەکاری بێن و تاقیکەنەوە تاکە بریکار لە بیتوێن و پشدەر کۆگای توە سووران تا بەرنامێکی کەوت تا بە یەگەشتنەوەیکە هەموو لاکتان بەخوای گەورە دەستپێرم